بینرین خوشتوی افدمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خازین. اس نزیر کادانید گل ودامه و پیشکش کرنا خلق کادیش برنامه کردی. کارکرین ایک الگرینگترین فاکترین بردوامی و خوشگذرانیا جیانا مروان. بویا دست پیکا هبونا مروان تکوشان و خبات و کارکریه بو دست و آنینا خوشگذرانیا جیانا خو. بله گرینگترین کار او کاره که حلال و باش و شریف ابدست خو پیخی. لورا سرتا سر جیهانه ات روژه که دا یادا روژا ججنا کریکاران یاد کنوه. و دبیجن مرم اشکار کرنه دست اخستنا رزق که حلالو نقبیل کرنا زلیلیه السر نفسا خو هفکاری و پرپیدانو لیگ نزیبینا کمالگهه اتناوا کمالگهن مرووادا. هر وصا زیده بینا باوریه اب نفسا خو هر وها کار کرن اکسانه اب دجاتیا فقیری و هجاری و نهیلانا کارین مینا دزی و تندو تیجی و حسادته. دیسان در انجام کار کرنه بمند بونا ولاتی و هف ولاتیانه اشقیران دارایی. اوه دیبیت مجارا خلکا برنامه کردی هیویا بشین خدمت آوین برز بکین دور ناو نشانه کی گرنگ اوجی کریکاران رنج و ریس دیگر زور برس مامست عبدالرحمن صدیق ناوی و ناوی خو خیرات نکه گرم جنابی سیدایت که زور بخیر بی مامستا و کما آماجه پیکری کار کرن کارکه همو انسانک خوب هوجی کار کرنی دیتیه مدوی بزانین پیگی کریکاران چیه لا دقه آینیه کاندا به تایبت لقرآن دا چون باسی کارو کریکار کردیه بنای خوای بخشنده مهربان لچوارچوی او همه هنگیانی که پیوسته همان به همیشه چون دل وزارت اوقاف و کاروباری آینی هرمی کردستان رفتانه سنا و نشان دیاری اکا با ما مستعانی و تربیش ایکی کان اما دبای اوی که نزیک هاوکاتا هاو زمان لگل یکی مایو واتا یکی آیار لای خومان دلن یکی مایس که اکاتا روژی جیهانی کریکاره ئەلەوە سەرچاوە دەگری ئەم بابەتەکەەوە ئەو قافیش چۆن دەڵێ بایەخی پێدەدا و وەکو یەکێک لە چۆن دەڵێ ناونیشانەکان دیاری کردووە کە پێغەمبەران بە پلەی یەکەم زۆربیان ئیشیان کردووە زۆربیان کاریان کردو ئەگەر بە مێژوودا بڕۆی دەبینی هەر پێغەمبەرێک یەکێک لەو کارانەی کردووە کە ئێستاکە لەم سەردەمەدا دەکرێت ئەو نەچاریان ئیش کردیە یان بەوە کە قەناعەتیان بە ئیشکردنە قەناعەتیان بە دڵنیایی کە بەوەی کە قەناعەتیان بە ئیشکردنە و دەبێت ئیشێکیان هەبێ لەبەرەوە ئەگە تەماشای قورئانکەی بۆ دەرەکەوێ یعنی کە چۆن پەیوەندی هەیە لە نێوان مەسەلەن جۆرێک لە دارتاشی و ئیبراهیم جۆرێک لە کاری دارتاشی و نوح عەلەیهی سەلام جارێکی تر جۆرێک لە ئاسنگەری و هەروەها داود سەلامی خوای لەسەر بازرگانی و شوانکاری لەگەڵ موسا لەگەڵ محەممەد سەلامی خوایان لەسەر ئەمە هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێگەی کار لەوێەوە گرنگە کە پێغەمبەران کاریان کردو دوو خوای گەورە دەفەرمێت لە قورئاندا وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون کارێک کە دەیکەی هەر کارێک کە خودا و پێغەمبەری خودا و باوەڕداران بیبینن بەڕاستی شتێکە وەکو بڵێ شایانی ئەوەیە کە ئینسان بزانێت کار چەند گرنگە خاڵی دوو یا با بڵێم خاڵی سێم خوا بین لە سوڕەتی مزەمیل داوای شەو نوێژی لێ کردوین داوای قورئان خوێندنێکی زۆری لێ کردوین داوای زۆرشی لێ کردوین دوای ئەوە خوا فەرمێ علم أن لن تحصوه فتاب عليكم زانی کە ئێوە پێتان ناکرێت شەو تا بەیانی شەو نوێژ بکەن و ئەوە بکەن و ئەوە بکەن لەبەرچی لەبەر یەک دوو سێ و آخرون يضربون في الأرض کەسانێکەن دەبێ ئەم شار و ئەو شار بکەن ئەم جێگە و ئەو جێ بکەن ئەم شوێن و ئەو شوێن بکەن لە پێناوی دۆزینەوەی کاردا ئەمە کاتتان لێ ئەبا لەبەر ئەوە فەقرەئوا ما تەیەسەرە منه هەندێک لە قورئان بخوێنن كأنه خوا سبحانه وتعالى لبري شو نوێژ و قورئان خوێندنی زۆر کاتەکەی بۆ ئیش تەرخان بکەن کاتەکە بۆ ئیش تەرخان بکەن بۆ قورئانەکە فەقرەئوا ما تەیەسەرە منه هەندێک بەوەی پێتان دەکرێت ئەوەندە بخوێن یعنی لێرە بۆ دەردەکەوێت لە کار چۆ بری عیبادەت کار بەخستنەبری چۆ بەردەمی عیبادەت هەر لەبەر هەموو ئەمە چییە لەبەر ئەوەیە کە خوا سبحانه وتعالى هەتا وەکو دەڵێ یعنی ڕۆژی هەینی ڕۆژێک نییە بۆ پشودانی ئاینی ڕۆژێکە نوێژی جومعەیە و نوێژی جومعەی تێدا دەکەی لەوێشە خودا دەفەرمێ هەر ئەوەندە لەسەرتان و چۆن دەڵێ فەرزە بچن بۆ نوێژی جومعەکە فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله نەچن دابنیشن هەر نوێژ تەواو بوو بچنەوە سەر کارەکانتان ئەمەش ئەوەمان پێ دەڵێ کە ڕۆژی جومعە نابێ ئیش و کار تەعتیلکەی ئەبێن بۆ نوێژەکە بله إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله فإذا قضيت الصلاة بله فانتشروا في الأرض كان يشتوابو يتربى أرزاب الله فإذا فرغت فانصب بله
کەواتە هەموو ئەمە لێرە پێمان دەڵێ کە لەبەر چییە لەبەرەوەی کە ئینسانی چۆن دەڵێ باوەڕدار خوا فەرمێ لە قورئانە لا يسألون الناس إلحافا سوالکردن دەرۆزەکردن پیشەی ئینسان نییە لەبری ئەو پێویستە چی بکات کار بکەن بەێ هە لەسەر ئەم قسانە مامۆستا دەمانویست کە هاوڵاتیانی بەڕێزیش لە شار و شارۆچکەکانی کوردستان ڕاوسەرنجی خۆیان بڵێن لەسەر ئەم بابەتە پرسیارێک ئاراستەی ئەوان کردیە تا چەند ئامادەن ڕێز لە کرێکار و کاسبکاران بگرن بفەرمونون با پێکەوە بینر کرێکار خۆ دەبێت ڕێزی لێ بژێتە بەس نظامەکە دەبێت ڕێزە کرێکار بگێتن کە ئێستا نظامی بووتە نظامەشی دیموکراتی نظامەشی ڕەسمالی فێت هەمی بچۆڤێکی بیرۆست تەماشای کرێکۆری بکەین کو کرێکار ئەگەر فەقیر نەبیتن نۆبیتە کرێکار بێتن ئەم ڕێزەکە تایبەت شوی بگیرین چونکی ئەف کرێکارە ئەو کەس بیتن ئەvێ پاقژیە ڕۆ ببیتن دێت ئەم ڕێزەکە ئەیجۆر شوی بگیرین والله ئەبێ کرێکار یعنی ڕێزی لێ بژێرێ چیە فەقیرە یعنی ئەوە ئیش دەکات یعنی دەبێ احترام و ڕێزی هەبی هەرێ وەڵێ یعنی مەشارع لۆی بکرێتەوە ئیش بکاتن بەتاڵ نەمینێ هم يعني وقتی توك يعني بيدفيا سلمى ريزيل بيشن جوواكي بيشن مصر سحكيني کرێکار و کاسبکار هەتا ڕێزی لێ بگری کەمە هەتا ڕێزی لێ بگری کەمە لەبەر ئەوەی ئەو بەڕەنجەشانی پارەپایاک ئەو بەڕەنجەشانی کۆمەڵە ئیشەکات ئەو فەقیرە هەژارە لە نەبوونیا ئەوەکات لە فەقیریا ئەوەکات داکو ڕێز کرێکارم بهێتە گرتن ئەم ینی پێدوینە کۆ ڕێز کرێکارە بهێتە گرتن چونکو ئەو پاقشکاری وڵاتیە نە بچاوێکی کیم سەحکێنێ خەلکێک و بچاوێکی مازن سەحکێنێ کاسبکار و کرێکار ڕێزی تایبەتی خۆی پێویستە هەموو تاکی کۆمەلگا ڕێزە خەڵکی کرێکار و کاسب بگرێت واجبە لەسەر هەمومان ئەم هاوڵاتی پێدویال ڕێزل کرێکارە بگرین چونکی ئەو ژیوەکی مە مرۆڤن و ئەو ژی شو لە خۆتکەن و پێدویام ڕێزی لێ بگیرین و پێویستە ئێمەش ڕێز تاو لە کرێکار بگرین چونکە کرێکار نەبێ کەس ناتوانێت دەوڵەتە چنوێ بینا بکات و ڕێزشی لێ بگرێت پێم وایە هیچی وای بۆ نەکراوە لە وڵاتە ینی پشتیوانی ناکرێ هاوکاری ناکرێ ڕێزی ئەو تۆی لێ ناگیرێت بەێ بینەرن بەڕێز وەکە دیار ڕەوشتێ کوردان هەر ئەوەیە کە ڕێزل هەمی کەسێکی بگرن تایبەتی کەسێ خزمەتکار و کرێکار و کاسبکار مامۆستا بەڕێزێکی ئاماژەداوی چەندێک گوتێ هەگەر کەسێک هەژار نەبیتن کرێکاریە ناکەتن ئایا بالفعل ئەو کەسێ هەژار بیت ئەو کات کرێکاری دەکەتن یانجی کرێکاری شەرەفەکە بۆ هەموو کەسێک کە بتوانیتن کرێکاری بکەتن سەرڕای ئەوە کە ڕەنگە زۆر پێویستیشی پێ نەبیت کرێکاری پیشەیە بەڵێ مانەی وایە یەکێکە لەو پیشانێکەوە لە هەموو کۆمەڵگەیەکە پێویستی پێێتی خۆ ئەوروپا باسیەکەن هەژار نییە بە خۆ کرێکاریان هەیە بەڵێ سندیکای کرێکاران لە ئەوروپا هەیە لە وڵاتانی پێشکەوتوی ئاسیا هەیە لە ئەمریکا هەیە تەنانەت خۆی ئەم یادە یادی یەکی ئایار هەر لە ئەمریکاوە سەری هەڵداوە جارێکی تر کەواتە کرێکار لە هەموو شوێنێکە بوونی هەیە زۆریش گرنگە ئێمە بۆیە دەڵێن ڕێز نابێ بڵین بە زەیمان پیان دێتەوە ئەوە عیبە بڵێ چکۆ ئەوانە خۆ ئێمە ڕەحم و شەفەقیان پێ نادەین ئێمە ڕێزیان لێ دەگرین دەبێ ڕێزیان لێ بگرین مانای چۆن دەڵێ هاوڵاتین کاریان ئەو کارەیەکە دەیت کەواتە هەژار و هەژار نەبیت پێتویە کرێکاری بگرێتاری بڵێ دەست خۆش مامۆستا بزڤڕی نەف سەر تەوەریخۆ کە دەمانویست بڵین ئەرکەکانی خاوەن کار چین بەرامبەر کرێکاران ئەگە بڕوانیتە پەیوەندی نێوان موسا و ئەو پیاوە بەتەمەن و دان عەمرا کە هەندێک دەڵێن شوعیبە بەڵێک دەچێت لەو ئاەتانە بۆ دەردەکەوێت کە پەیوەندی نێوان کرێکار و خاوەنکار چۆنە وەختی موسا سەلامی خوای لەسەر لەوێ ئیش دەکا چ دەگوزارە لە نێوانیاندا وەختی ئەو کە کارێکیان بۆ ئەنجام دەدا و مەڕووماڵاتەکانیان ئاو دەدا لە بری ئەمە یەکێک لە کچەکانی ئەو پیاوە بەتەمەنە چ دەڵێ ئین ئەبی یەدعوکە لیەجزیەکە ئەجرە ما سەقەیتە لەنا باوکەم بانگت دەکا گازت دەکا بۆ ئەوەی پاداشت و کرێی ئەو کارت بداتێ کە تۆ ئەو مەڕووماڵاتت بۆ ئێمە ئاودە کەواتە لەم ئاەتە بۆمان دەردێکەوێ هەموو کارێک لە بەرامبەریدا ئەبێ کرێکەی هەبێ بدرێ لە کاتی خۆیدا دوو ئەو عقد ئەبێ هەبێ چونکە خوا لە قورئاندا فەرمووی یا ئەیوهەلەذینە ئامەنوا ئەوفوا بالعقود واتە گرێبەستێک لە نێوانی خاوەنکار و کرێکاردا هەبێ و ڕێزیشی لێ بگرێ با بێنەوە ئەو پەیوەندێک کە دەڵێن شوعیب و موسایە کە دەڵێن دان عەمرێک و بەتەمەنێک لەگەڵ موسایە سەلامی خوای لەسەر دەڵێ چی دەڵێ على أن تأجرني 8 حجج 8 ساڵ کارم بۆ بکە ئەمە عقدە فإن أتممت 10 فمن عندك ئەگەر بیکەی بەدا ئارەزوومەندی ئەتوانی بیکەی ئەتوانی نەیکی ئەتوانی بیکەی ئەتوانی نەیکی ئەم قسەیە چیە مانەیە وایە کاتەکەی دیاری کرد ئەنجە لەگەڵ ئەمەدا دەڵێکی وما أريد أن أشق عليك
من نامێت تووشی مەشقەتت کەم، من نامێت تووشی ماندووبوونت کەم، لەبەر ئەوەی خوا لە قورئان دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها. خدا بە خودایەتی خۆی ئەرکێکی قورسی نەخستوەتە سەر ئێمە، چۆن ئەبێ خاوەنکار لە دەرەوەی گرێبەستەکە ئەرکێکی زیاتر بخاتە سەر ئەو کرێکارە کە ئەمە ئەبینی پێغەمبەران کاری لەو جۆرەیان ئەنجام نەداوە. بۆیە پێغەمبەر فەرمووی ئوعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. پێش ئەوەی ئارەقەکەی وشک بێ کرێکەی بدەنێ، یعنی زوو. هەر ئەمەشەکە دەڵێ موچەش دەبێت لە 30 ڕۆژە دیاری کراو بێ و لە سەری مانگدا دەبێت خەڵک موچەکەی خۆی وەرگێ. پێغەمبەر دوودی خوای لەسەر وا دەفەرمێ، هەروە دەفەرمێ من چۆن دەڵێ دەبم بە بەرگری کار لەو کرێکارانە کە لە ڕۆژی قیامەتدا ئەجری خۆیان وەرنەگرتووە. ئەمەش هەر فەرمودی یەکسەر لەبەر کەمی کات دەبێ بیکەم بە کوردی. هەر ئەمەیە کە خوا پێغەمبەر دوودی خوای لەسەر دەفەرمێ ولا تكلفوهم ما لا يطيقون. ئەوانەی کارتان بۆ دەکەن باریان ئەوەندە قورس مەکەن، ئیشێکی وا قورسیان پێ مەکەن کە لە توانایەندا نەبێ. چونکە پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی ئین لجەسەدیکە عەلەیکە حەقە. ئەم جەستەیەش ئەم لاشەیەش مافی هەیە بەسەر ئێمەوە، کەواتە دەبێ ئەرکێکی وا زۆر نەخرێتە سەر کرێکار لە توانای خۆی قورستر بێ. خاوەن کار دەبێ ئاگای لەو فەرمودەیە بێ کە پێغەمبەر دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسن لەو کەسانی کە لە بەردەستاندا کار دەکەن. بەڵێ مامۆستاگەر تەماشایەک بکەی لە ئەوروپا و غەرب بەگشتی کە باسی یەکی یۆلیان عیار دەکەن، باسی عیدی عومال دەکەن، ڕەنگە یعنی زۆر دەستکەوت بە دەست خۆیان ئێنابێتن دەربارەی ئەمە کە بوو کریکار ڕەخسان بیتن. بەڵام ئێمە مامۆستا ئێمە بە تایبەتی کە دەڵێن ئێمەی کورد چەندمان توانیە کە ئەو مافە بوو کریکار بەدەست بینین لە هەرمی کوردستان. ڕاستە ئەوە باسێکی ئەگەر بە کورتیش بێت. بەڵێ باسێکی گرنگە ئەبێت ئەو یاسایانی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە لەم بوارەدا یاسای گرنگن، ئەو مادە دەستوریانش کە لە دەستوری عێراقدا هەیە و ئێمە کاری پێ دەکەین دەبێت کاری پێ بکەین بیانکەین بە یاسا لە پێناوی بەرژەوەندی کرێکار. بەڵێ دەستەکانت خۆشی مامۆستاگیان کاتی ناوبڕێک هاتووە و پاشی ناوبڕێک دەگەێنەوە خزمەتی جەنابتان. بەڵێ بینەرین بەڕێز پشتی وێ ناوبڕێ دێ هینەف خزمەتەوەیان ڕێزدار ببینن کەن. بینەرن خوشتەویت گەلوەداینە بوو درێژەدانە vê xelekê û vê mijara em nihal sertaxfîn ew jî kirêkaran renc û rês. Mamosta me divêtin her sebaret vê çendê pirsyareka dî arasteyî cana te bikein derbarê ew kesê ke kar bû tête kirin. Me kirêkar heye û me ew keseye ke kar bû tête kirin. Divêtin çi erek servî kirêkarê heye beraber xawankarekê. ئەینی لەو ڕووداوەی لە نێوان موسا و ئەو پیاوە بە تەمەنە کە هەندێک لە تەفسیرەکان دەڵێن شوعیبە ئەوەش ڕوئەدا کە کچەکانی پێی دەڵێن یا ئەبەتی ستەجیرۆ ئەی باوکە ئەو پیاوە بەکرێ بگرە بۆ ئەوەی کارمان بۆ بکە بەکرێ بۆ ئینە خەیرە من ئیستەجەرتە القەویی الئەمین. کەواتە لەوێ ئەو کچانە دەڵێن بۆمان دیاری دەکەن لە ڕوانگەی قورئانەوە کە بە پلەی یەکەم دوو صیفەتی سەرەکی هەر کرێکارێک چییە؟ قووەت و ئەمانەت، هێز و ئەمانەت. مانای چییە؟ هێز بە مانای هەر جەستە نییە، یعنی هەر کەسێک لە ئیش و کارێکی خۆیان بە جوانی کار بکە و زۆر تایدا بەهێز بێ ئەڵێن فڵانە کەس بەهێزە لەو بوارە. کەواتە دەکرێت لە بواری ئایتیە ئیش بکەوت و پێی دەڵێن کەسێکی بەهێزە لە بواری ئایتی. لە هەمان کاتیشدا ئەمینە، دەست پاکە. کەواتە ئەرکی سەر کرێکار وەکو ئەرکەکانی سەر خاوەنکارمان باس کرد. ئەرکی کرێکار بە پلەی یەکەم ئەوەیە لە بواری کارەکەی خۆیدا بەهێز بێ، دووەمیشیان ئەمین و دەست پاک بێ. چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمی من غەشەنا فەلەیسە منە. ئەو کرێکارە کرێکی خۆی وەردەگرێ. پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەیەکی دیدا دەفەرمێ فەما ئەخەذ بعد ذلك فهو غلول. ئەگەر زیاد لە کرێکی خۆی بە دزیەوە لە خاوەنکاریش ببە ئەوە دەبێتە دزی، غلول دەبێ بە خیانەت، ئەوش نابێ ئەو کارە ئەنجام بدە. هەر جارێکی تر لەوەی یوسف بۆمان دەرکەوت سەلامی خوای لەسەر پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر فەرمووی اجعلنی على خزائن الأرض إني حفيظ عليم. کەواتە قەوی ئەمین حەفیظ علیم. لێرەش حەفیظ و علیم جارێکی تر دوشتی ترن کە پێویستە لە هەر کەسێکە هەبێ کە کارێک ئەنجامەدا ئەوش ئەوەیە پاراستنی ئەو مڵک و ماڵی کەوا لە بەردەستێتی و کاری تێدا دەکا. دووەمیشیان زانایی. ئەمەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. کەواتە خوددا پێی خۆشە ئەگەر کارێکت کرد تیایدا شارەزابی، کارێکت کرد تیایدا شارەزابی، وەکو ئەو جۆرە کرێکارانە نەبێکە خۆیان لە هەموو کارێک دەدەن و
ئیشەکەش تێک دەدەن و دوایش ئەو کەسە ناتوانێت هیچ سوودێک لەو ئیش و کارە ببینێ. لەبەر ئەوە ئەمە لێرە گرنگێکی لەوێ دەرەکەوێت کە پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی بە کرێکاران خۆتان بەکەم مەزانن، ڕێز بۆ خۆتان پەیدا بکەن، لەسەر ئێمەش پێویستە ڕێزیان لێ بگرین. هەر ئەمە ئەوەیە کە پێغەمبەر فەرمووی دەستی کرێکارێکی بینی لەت بوو شەق بوو فەرمووی هذه يد يحبها الله ورسوله. ئەمە ئەو دەستەیە کە خوددا و پێغەمبەری خوددا خۆشیان دێ. بەڵێ مامۆستا من شتێک ینی سەرنج بکردیە لەم بابەتەدا کە ئەگەر وەکو قانون وەکو دستوری وڵاتە ئەوروپیەکان سیر بکەین باسی کرێکار کردیە کە دەبێت لە سەر و 18 ساڵ بچیت بۆ کارکردن. بەڵام لە ناو ئیسلامدا کە ئێمە باگراوەندی بەرنامەی ئێمە باسی تێڕوانینێکی کوردی دەکەین بۆ دین، بەڵام ئەگەر سەیری دین بکەین دین تهدیدی عمر نەکردیە کە بە چ ساڵێک بە چەند ساڵێک ئەم کەسە بچیت بۆ پیشە یعنی بۆ ئیشکردن. ئەخۆ دەزانی قورئان و سنت هێڵە گشتەکان دیارەکەن کە فەرمووی پێغەمبەر دوودی خوای لەسەر کە خوا فەرمووی لا یکەلیف الله نفسا الا وسعها، کانێ ئەو کارە قورسانە بە منداڵ ناکرێ. لەوێ ئیشارەتە کە پێغەمبەر فەرمووی ئین لجەسەدیکە عەلەیکە حەقا، تێدەگەی ئەو کارە کاری منداڵ نییە. ئەو ئاەتی خوێنمانەوە ما ئوریدو ئەن ئەشوقە عەلەیک، ڕاستی بۆ منداڵ ئەوە مەشەقەتە. یعنی ئاوا لە قورئاندا ناچێتە ناو وردەکاری، ئەچێتە ناو هێڵە گشتەکان. اینجا زانایان لە هێڵە گشتەکانەوە ئەو قسەیە دەردێنن کەی باشە هەژدە بگرە هەژدەش بۆ هەندێک کەس نابێ. هەندێک کار هەیە ئەگە تەمەنت 25 ساڵش بێ بە تۆ ناکرێت، جەستەی ئەو کەسە بۆ ئەو کارە ناگونجێ. ئەوش ڕاستە. دەسێتت خوش مامۆستای بەڕێز دیسان دێچینە ڕاو سەرنجێن بەڕێزێنمە کە لە شاروچکین کوردستانی شار و شاروچکین کوردستانی ڕەیاخو سەبارەت vê پرسیارê دەربڕیە ئایا چی بکرێتن بۆ دابینکردنی ماف و ژیانی کرێکاران بفەرمونون با پێکەوە بینەر بین. بتوانن هاوکارێکی وهیان بکەن کە ئیتر کرێکار لەم ڕەزالەتە نەجاتی بێت. هەنی بەڕاستی لەم ڕۆژەیە کرێکار وای لێ هاتووە فرایەوە ناکەوێت بژێوی ژیانی خۆی دابین کات نەک ماڵە مناڵ تا ئێستا بڵێ خێزان پێک بێنە دیاوەکو بێتە کەسێکی گەورەم کۆمەلگایە. کارکار کوردستانی بڕاستی گەلێکی بێمافە. جۆرە دەستپێکی تڤە مەسەر حکوومەتە هەرێمێ پلان هەبن ڕۆژە هەبن کاری بۆ خەڵکی پەیدا بکەن. ئەوە کاری حکوومەتەیە. یادی دەبێتن تەمینات هەبن، ینی دەبێتن ئینسان قیمەتەوەی هەند یا هێژایە و چ شتێکی نهێتە بەرامبەرکردن دیوی کارکەری تەمینێک هەبیتن کاری دەوەختێک و تووشی ئاریشەکێت بیت تووشی بویارێکێت بیتن تشتێک هەبیتن و بووی قەرەبوو بکەتەوە. بەدایە هەزار کرێکارمان هەیەمە بێ ئیشدار ئیشتدا کرێکاری کۆریا هینایە کرێکاری ئێرانیا هینایە کرێکاری ئەمە کرێکرای هینایە کرێکراکاری ئیمە مافیان ناپارێزێت بەڕاستی ینی مافیان نییە. پێتڤە کوش لایەت حکومەتێڤە تەمین بوو بێتە دابینکردن ینی هەر کەسێکی بوو ڕۆتبێک بێتە دانان و ئەم ژیوەکی هاوڵاتی پێتڤە ڕێزیل کرێکار هەمیان بگرین. لە هەموو وڵاتان کرێکار بەپێی نیزام ئەبێ هەر ساعت ئیش بکە، بەڵام لە وڵاتی ئێمە لە هەر ساعت زیاتر ئیش دەکا و نرخەکەی کەمترە. کرێکار و پێتڤە توی ینی بهێنە دابینکردن مافی وی نایەتە خارن چش لای هاوڵاتیامە چش لای حکوومەتی بەخدا منوێتێ ینی لەدایک بوویمە کرێکار بوومە تا ئێستا دەگدا کرێکار بوومە هەر کاس بوویم هەر کاس بیم کردیا هەتا ئێستا نەگەشتمە هیچ مەرحەلەچی لەوەتێ لەدایک بوویمە دەبزانە وەختی ینی دەستم ئیشی کاری کردە لە 10 ساڵی 15 ساڵی و ئەم کرێکارە هەتا ئێستا هەتا کاس بین و مالومداری خۆم دەکەم. وەکی حکوومەتشی بێژن وەکی یۆسۆ ینی پتر یۆسۆ جێ خۆڵ هەندێکەوە مۆفێتمان بێنە پۆرۆستن ینی هەمی بێژن مۆفێتوانێت پێدویە سەرەکی بێنە سەرەکی دوبینکردن. بەڕاستی ئەم وڵاتەی ئێمە بیمەی نییە، بیمەی کرێکاری نییە، پێویستە تاکیکی کۆمەلگە خاوەن بیمە بێ بیمە خەڵکێک لە قۆمی خەڵکێک لەسەر بانێک ئۆکەوێتە خوارەوە خەڵکێک تووشی حادیسەوێ کرێکارێکە لە کۆمپانیایەکە لە کەتێکی حکومیە لە هەر شوێنێکە ئەڕوا هیچ قەربێکی بۆ ناکرێت و هیچ خوێنێکی نادێت زۆر پێویستەکە کەوا حکوومەت کا لەسەر ئەوکەکەوا بیمەی تاکی کۆمەلگە دیاری بکات دروست بکات. پێتڤە ئەرکی بێتە ینی مافی بێتە پاراستن ئەرکێکە ینی ئەخلاقی و دینیەژی ئەم پێتڤەش بەرکو ئەگەر کرێکار نەبیت تو ینی هزار خۆپیا کی دەبووتە کرێکارێنێکات تو بێ وەرە بڵاسی مامۆساکی زۆنکێ بووتە کارکرد دەهێت ناهێت هەر کەسێکی دیبینە فەرمان ئەو دیکە وەزیفەکە دیبینە لەوما پێتڤە گرنگیەکە یا حەقەوی بێتە دان. بەڵێ بینەرن بەڕێز دەستێن وان بە ڕێزانەت خۆش بن کە بەحسا vê çendê kir کە çawa mafên kirêkaran bêne dabîkirin û rêz jî lê bête girtin. Mamostay biriz ewa me serinç kirî sebaret axiftinên van berêzane
کەسێکی ئاماژەداوی چەندی مامۆستا کە گەلوێ چەندێ دەستێکی زۆری کریکار مەهەیەت ناوە کوردستانێدا پێتیوی کارکردنیە بەڵام گەلوێ چەندی دەبینی کریکاری دەرەوەی کوردستانێت هێت وێرە کارتکردن ئەوێ چەند باندور و کارتیکردنە خۆ هەیە لە ڕوانگەی ئاینیەوە خوا سبحانه وتعالى لە قورئاندا دەفەرموێ النبي أولى بالمؤمنين من أنفسهم النبي أولى بالمؤمنين من أنفسهم يعني چی؟ يعني ئەرکی لەوێ نەبی بە مانای چی دێ لەوێ بە مانای لە ڕوانگەی کارەکانی وەکو سەرۆکی دەوڵەت لە سەرێتی کە زیاتر لە خۆیان یعنی زیاتر لە مرۆڤەکان زیاتر لە هاوڵاتیان ئەو ئەبێ لە خەمیان بێ لە زانایان لەمەوە چی دەردەهێنن لەمەوە ئەوە دەردەهێنن دەوڵەت لە خۆت باشتر دەبێت لە خەمەکانی تۆدا بێ ئەوەیە کە پێغمبەر فەرمووی لە ئەن یاخوذ ئەحەدوکم حەبلەه ئەو فەرمودەیە کە دەفەرموێ کەسێک بچێ حەبلێ بێنەوە بچێت لەو چیایەنە داری وشک کۆ بکاتەوە بیفرۆشێ باشتر لەوەی کەوە معنای چی پێغمبەر دوودی خوای لەسەر کەسێ دی ئەڵێ هەژارم حەبلی بۆ دێنێ وشتی بۆ دێنێ یعنی دابینکردنی پێداویستیەکانی کار بەو سادەیە یعنی ئەرکی دەوڵەتە کار بۆ بێکار بدۆزێتەوە چونکە خدا فەرمووی النبي أولى بالمؤمنين من أنفسهم باشە مامۆستا سەبارەت vê çendê ket bîtin zor kesa gelo gazin del vê çendê hebin ke jiyana kirêkara jiyaneka neya xweş e û ne yanî wek astekî pêtiviye aya em çi bikên mamosta bi xweşkirina jiyana kesê kirêkar û kasibkar ئێستا لە چوارچەوەی هەڵمەتەکانی هەڵبژاردندا ڕەنگە کەم کەس باسی کرێکار بکات لە کاتێکدا زۆر گرنگ بوو پاڵێوراوەکان زۆر جەخت لەم بوارە بکەنەوە چونکە ڕۆژ ڕۆژی هەڵبژاردن ڕۆژ ڕۆژی دەستورە باسکردنی دەستورە دەبێ بزانین ئەم دەستورە لە مادەی 22دا گوتوویەتی کارکردن و دۆزینەوەی کار بۆ کرێکاران مافە بۆ لە پێناوی دابینکردنی چی حیات کەریمە یعنی چی دابینکردنی ژیانێکی پرشکۆ ئەبێ ژیانێکی پڕ کەرامەتی هەبێ ئەو کرێکارە بۆیە پێویستە کاری هەبێ و دۆزینەوەی کاریش بۆی مافی ئەوە لەسەر دەوڵەت ئەرکی دەوڵەتە ئەمە مادەی 22 لە دەستور باشە دەوڵەتی عێراق لە چوارچەوەی ئەو هەموو یاسا زۆرانەی کە بۆ کار دایناوە و لە کوردستانی شاکار بە هەندێکی دەکرێت تازەترین یاسا و باشترین یاسای دانابێ یاسای ژمارە 37 ساڵی 2015 یعنی بەخۆ دەستوری ئێمە 144 مادەیە ئەم یاسای کاری ژمارە 37 ساڵی 2015 174 مادەیە یعنی هیچی نەیەشتۆتەوە زۆر بە جوانی مافەکانی کرێکاری دیاری کردو بەڵام گرنگ ئەوەیە جێبەجێ بکرێت لەو شتانی کە دیاری کردووە ئەوەیە کە مناڵ نابێت زوو بخرێتە بەر ئیش کە باست کرد لە ڕووی تەمەنەوە مەسەلەن ئەڵێ بێت دادگا هەبێ هەند نابێت کێشەی نێوان کرێکار و خاوەنکار نابێت بچێتە هەر دادگای حاڵەتێک مامۆستا کە کەسێک هەیە یعنی پەککەوتیت نافماڵدا کەسێ دیکە نییە هاری بکەن ڕاستە بژلی وی بچیکەی نەبیت ئەمە لێرە بۆچی خەڵک ئەچێ بۆ کەرتی گشتی بۆ خەڵک حەزەکات تەعین بێوم بێ بە مۆزەف لەبەرەوەی خانەنشینی ئەبێ لە دوجاردەوە نیە کەواتە زۆریش گرنگە کەرتی تایبەتیش وەک کەرتی گشتی ئەبێ لێ بکرێ بە پێی ئەو یاسایە کە ئەو کەسە چەندین ساڵ ئیش دەکا پارە بدا بە سندوقی زەمان وانە ئەنجا لە دوایەوە ئەویش خانەنشینی هەبێ ئەو کاتە لە کاتی پەککەوتەیی و لە کاتی هەر تووشی گرفتێک دەبێ ینی ناکەوێتە سەرجادە و ناکەوێتە سەر شەقام خاڵێکی تر لەو یاسایە زۆر گرنگە مەسەلەی ئافرەتان ئافرەت ئەمڕۆ پێویستی بەکارە ناکرێ خاوەنکارەکان جێچەڵیان پێ بکەن لە ڕووی دین و شەرعەوە تەواوە بەدڵنیایی چونکە کاری ژن و پیاوە ینی ئینسان کە پێویستی بەکار بوو پێویستە کار بکە ئەمە پەیوەندی نێوان ژن و مێردە پەیوەندی نێوان ماڵەکانە ئەمڕۆ ژیان قرس بووە کارە بەڵام زۆر گرنگە ئەو یاسایانە بێتە جێبەجێکردن کە ئەم ئافرەتانە بێتە پاراستن بپارێزریان لە دەستی چاوچنۆکی ئەم هەندێک لە خاوەن کارەکان اینجا لەبەرەوە چۆن بۆ توندوتیژی ئافرەتان دادگای تایبەت دانرا چۆن حتا لە بواری وەرزش ئەبێ دادگای وەرزشی هەبێ لە بواری ژینگای بێ دادگای ژینگەیی هەبێ لەم بوارەدا دەبێت دادگای کار هەبێ دادگایەکی تایبەت بە کێشەی نێوان خاوەنکار و کرێکار بۆ ئەوەی کە عەقدەکانە چونکە بەڕاستی ئەمڕۆ ئەو عێراقی کە ئێمە ئێستا تێدا دەژین بە پێی ینی ئەو ئامارانەی کە UNDP کردوێتی لە 14 نزیکەی 15 بێکارە ئەو عێراقە بە تایبەت لە نێوان توێژی لاواندا دەگاتە لە 18 UNDP وا دەڵێ کەواتە ئەمە بەڕاستی ڕێژەیەکی یەکجار زۆری خەتەرناک و ترسناکە بۆ بێکاری لەبەرەوە زۆریش گرنگە ئێمە چی بکەین ئێمە لە هەرێمی کوردستاندا سندیکای کرێکارانمان هەیە بە پێی ئامارەکانی ساڵی پەرتە ئەم کاتی من و تۆ قسەی تێدا دەکەین نزیکەی 81,000 کرێکار لە هەرێمی کوردستاندا هەن ئەم 81,000 16,000یان ئافرەتن 65,000یان
لە ڕەگەزی نێرن ڕواتە 124 ئافرەتە و باقیەکەی تریشی لە پیاوانە جا زۆر گرنگە ئاگداری ئەو مافانە بین کە کرێکار پێویستە هەیان بێ پێویستە گرێبەستەکانیان پارێزراو بێ یعنی لە ساڵی 2016 کرێکار لە بنا کەوتۆتە خوارەوە چۆن دەڵێ هۆکارەکانی سەلامەتی نەبووە لە ساڵی 2016 بە پێی ئامارەکان 64 کرێکار مردوون کەوتونەتە خوارەوە بەهۆی هۆکاری کارە و بەهۆی نەبوونی هۆکاری سەلامەتەوە ئەمە هەمووی کێشە یەکجار گەورن لەبەرەوە دابینکردنی هۆکارەکانی سەلامەتی کرێکاریش یەکێکە لە مافەکانی کرێکە بەێ مامۆستاکەر سەحکەینە وڵاتێت ئۆروپی و غەربی دەما بەحسا مافێ کرێکاری و کاسبکاری کردی دەهان خۆ پێشاندان و مانگرتن و نەڕازیبین دەربڕی تا ئەف مافە بدەستخۆڤە ئیناست بەڵام پشتی هنگی مامۆستا ماف دەستخۆڤەینا هەر حاڵێکی هەبیتن ئەف مافە دەستخۆڤەینا کە ڕۆژێکیش بوو دیار کرد جەژنا کریکاران بەڵام مامۆستا ئەف مافە ناوا مەدا یعنی چەند گرنگە کریکار بخۆ داواوی مافەی بکەتن و یعنی ڕێکت ڕسمی و یاسایی بگریتە بەر داواوی مافەی لای پەیوەندی دار بکەن ڕاستە کەواتە هەموو پیشە و توێژەکان و چینەکانی تر چ دەکەن بۆ ئەوی مافیان دەستکەوێ سندیکا دروست دەکەن کەواتە ئێمە لە ئاستی عێراقیشدا جاران شتێکمانە بوو پێیان نەگوت الاتحاد العام لنقابات العمال وانەبوو لە شتێکی تر ئێستا پێڵێن سندیکای کرێکارانی کوردستان لە هەرێمی کوردستان لێرە لەبەر ئەوە یەک سندیکا هەیە ئەو حاڵەتەش ئەبێ ئەو سندیکایە بەرگری بکە لە مافەکانی کرێکار بەرگری بکە لە مافەکانی کرێکار وەختی خۆپیشاندان دەکات ئەم عێراقا قرارێکی خراپیشی دەرهێنا لە ساڵی 1970 سەردەمی ڕژێمی بەعس قرارێکیان دەرهێنا تحويل العمال إلى موظفين گوتیان کرێکار لە عێراق نەما لەسەر ئەو قسەی تۆ کرێکار لە ڕووی چۆن دەڵێ عورفی کارەوە لە ئەوروپا پێی دەڵێن خاوەن یەخە شینەکان نییە جلیان نیلیە ئەمانە خۆپیشاندانیان زۆرە کرد عێراقش لە دوای جەنگ لە 1970 بەرەو تاوابوونی جەنگی عێراق دەچوو دەترسا لەوەی کە بێکاری دروست بێ و لە ئەنجامی بێکاریدا خەڵک خۆپیشاندانکە بۆ ئەوەی وشەی کرێکار نەهێڵێ هاد یاسایەکی دەرهێنا لە ساڵی 1970 وتی هەرچی کرێکارە ناوی نەما ترتبوو بەچی هەمووتان مۆزەفن ئەو کاتە مۆزەف عادەتەن خۆپیشاندان ناکەن مەبەستم ئەوە بوو کەواتە کرێکارە ناوی کرێکارە وا چاکیشە وەکو وڵاتە ئەوروپیەکان کرێکار لە وڵاتی ئێمەشدا زیاد لە سندیکایەکی هەبێ زیاد لە سندیکایەکی هەبێ بۆ ئەوەی کە سندیکای جیاجیە هەبێ سیفەتی کرێکار بوو مۆزەفیش دێت کارینە یعنی خۆی وشەیەکە ناتوانانی وا بۆ یەکیان بەکاربێنی هەڵەیە مۆزەف ینی پیشەیەکی ترە کرێکاری پیشەیەکی ترە جا گرنگ ئەوەیە ئێمە سندیکا مۆزەفەکان خۆتە بینی فەرمانبەران سندیکای خۆیانن هەیە ئەوانشدا بەشە بن بەسەر ئەندازیاران و پزیشکان و پارێزەران و ئەبینی چی لە دێ کەواتە سندیکای کرێکاران زۆر گرنگە بۆ ئەوەی ململانەیەکی جوان دروست بێ لە نێوان سندیکاکانە من پێم وایە وەکو وڵاتانی ئەوروپا و پێشکەوتو زیاد لە سندیکایەک پێویستە بۆ داکۆچیکردن لە مافەکانی کرێک ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسیەتت کەین مامۆستای بەڕێز بۆ بەرسەردانا وان پرسیارانە و ساخ و سەلامەت بینشەڵە بینەرن هێژە تا دومایا خەڵکێت گەلمەدا بوون زۆر سپاسیا وێن ڕێزدار بکەین هێویام ئەوە مەشیابیتن خزمەتەکە بچیک پێشکێشی وان بەڕێزانە بکەین کە کرێکار و کاسبکارن ڕێز و سەڵاوێت گەرم بۆ هەمووی وان کاسب و کرێکاران و هەروسا سپاس بووان بەڕێزێت گەلمەژی ئلماندی بوون الجۆرا کنترۆلی و ئەڤل پشت کامیرای ڕاوستیاین و ئەڤن ئەف ڤۆکس بۆ بە ئامادەکردین الشار و شارۆچکێت کوردستانی ببینم خێر و شادی و کوردستانەکە ئاوادان و خۆش